وانێکی بەسیتە 56,000 دیناری بۆ هاتۆتەوە. خۆ ئەم ناچێت لە شوێنێکە کارەکات زەرەربا لە خۆی. حتمما ئەو پارەی کارەبایە کە خاتە سەر کاڵاکان، هەموو سۆپەرمارکێتەکان، هەموو کارگەکان. مەسەڵەن یاسی کاربای بازرگانی مەسەڵەن دایانناوە بە 120,000 بۆ کیلۆواتێک یان هەندێکیان، یعنی بەرز و نزمیتیان لە لای ئەوانیشە. بەڵام مەبەستم ئەوەیە لە ناو بازاڕە هەموو شتەکان بەزیاوە گرانە بێت، چونکە هەموو ئەو سۆپەرمارکێتانە، هەموو ئەو کارگانانە، هەموو ئەو دوکانارانەی کە پارەی کارەبایی زیادە دەن، حتمما ئەبێ بیخەنە سەر نرخی کاڵاکانیان. بۆیە بێگومان ئەم کاڵانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر دەچێت، وەجگە لەوەی کە خەڵکی هەژار و فەقیر لێەوە پارێکی کارەبای زۆرە بێ، ئەبێ لێرەشۆ نرخی ئەو کارەبازیایی کە ئەژێتە سەر کارگەکان، ئەژێتە سەر دوکانارەکان ئەمان تەسلیم بکەن. بێگومانم لەوەی کە هەموو نرخەکان لە کوردستانە بەهۆی گرانبوونی کارەباوە ئەویش گرانە بێت. وانێکی بەسیتە 56,000